لا عند هاتو مەگەر ئێستا ئۆکرانی هەبا سبەین دەچون بەس فیزە لە عێراقیان نییە هەڵبەتە نەتەم شتێک بە شەرعی بی یەکەم جار ئەوجە یاسایش بی هیچ کێشەم لەسەری نییە من کەسم بە قورتی نەبردیە کابراایەک لە کوردستان لەگە ڕێزم هەیە توانای هەیە ژنی بینی خێزانەکەی ڕازیە بابی کاتە چار لەگە ڕێزم هەیە خێزانی ڕازیە نەم ڕازی بابی کاتە چار بابی کاتە سێ لە ڕووی مادیوە ئۆکرانی و گونجاو لەگە خەڵکی هەرێمی کوردستان تەبعاً گونجاوە کابرا عەزیلێن لە کوردستان ژن لێرە بن لە ئۆکران لە ئەمریکا دێنی کە لە ڕووی ناسانم نرخ نا بەدواسوونم داکردیە بەڵات و تکتی تیارێ و تەبعاً کۆمەڵێک مەساریفە لە ئەگەر ژن بەلاش بل ئۆکرانی زۆر ڕادەوەسی چکە لە بۆی مانەوە لە وڵات نازانم ناتوانم هیچ بڕیارێک بدەم بەڕاستی چکە من شتێکەکە 100% نەبی ناتوانم چکە هێشتا من نەچووم بەس برادرم هەیە کار ئاسانی لۆکردین بەس فیزە لە عێراقیان نییە برادرم هەیە لێرە لە کوردستان ئافرەتی ئۆکرانی هینە لەگە ڕێزم هەیە کار ئاسانی لۆکردین بەڵام بەڕاستی فیزە لە عێراقیانە لێ تازە وەچ برەی وسکوتیمان لە بابەتەکەی کردی